هێزێکی ئەمنی هەڵی کوتایە سەر ئۆفیسی سەرەکی کەناڵی ئەنارتی و دوای شکاندنی چەند ئامێرێک و بردننی چەند ئامێرێکی تریش کارمەندی خەفەری پەخشیان ئازاردا و پاژەوە کارمەندەکان ناردە ماڵەوە و دەرگای کەناڵەکەیان داخست. تا ئێستاش بۆ خۆتان نەبینن کامێراکانتان پیشانی بینەرانیەیەک هێزێکی ئەمنی لەبەر دەرگای کەناڵەکەیە جێگیر کراوە، نایەڵن هیچ کارمەندێکی کەناڵەکە بچێتە ناو بینای کەناڵەکەەوە بۆ پەخشی کەناڵەکە شیان ڕاگرتووە. ئەوەی کە ئێمە مانەوەی بیڵێنەوەیە کە ئەم بڕیارە بڕیارێکی تەواو سیاسیە. قەناعەتمان وایە کە وەزارەتی ڕۆشنبیری کە وەزارەتێکە بۆ ڕۆشنبیری و بۆ کەڵچەر پێویستە لە سەنگەری بەرگریکردن ئابێت لە ئازادی ڕادەربڕین و ئازادی کاری ڕۆژنامەنووسی، نەک بڕیارێکی لەو شێوەیە دەرکا کە فەرز کراوە بەسەریە. کە قەناعەتمان وایە ئەمە بڕیارێکی سیاسیە بۆ بەسەر وەزارەتی ڕۆشنبیریشا فەرز کراوە. ئێمە قەدی وامان نەدەخواست کە ڕەفتارێکی لەم شێوەیە ڕوو بدات، بەڵام لەگەڵ ڕوودانیشیدا ئەوەی کە بەلای ئێمەوە مای سەرنجە ئەوەیە کە بڕیارەکە بڕیاری ڕاگررتنی پەخشە نەک داخستنی کەناڵ و ڕێگەگرتن لە کارمەندەکان بۆی بڕۆنەوە سەرکاری خۆیان و بچنە ناو بینای کەناڵەکەەوە. بەدەر لەمەش ئەو بڕیارە یان با بڵێن ئەو پاساوە کە فەرز کراوە بەسەر وەزارەتی ڕۆشنبیریە تەنها بڕیارێکە کە ڕاستەکراوە بۆ کەناڵی NRT 1 کە کەناڵێکی هەواڵیە. ئەم بڕیارە کەناڵی NRT 2 کە کەناڵێکی خێزانیە، کەناڵی NRT 3 کە کەناڵی مناڵانە، کەناڵی NRT 4 کە کەناڵێکی ئاینیە ناگرێتەوە. بەڵام ئەوەی کە مای سەرسامیە وای سەلمێنێت کە بڕیارەکە بڕیارێکی سیاسیە ئەوەیە کە ئەو کەناڵان نەش بوونەتە قوربانی ئەم بڕیارە سیاسیەی کە لەلایەن دەسەڵاتەوە لەم زۆنەیە دەکراوە. قەناعەتمان وایە کە ڕاگررتنی پەخشی کەناڵی NRT و داخستنی کەناڵی NRT چەندێک پێشێلکاریە بەرامبەر ئازادیە گشتیەکان، چەندێک پێشێلکاریە بەرامبەر ئازادی کاری ڕۆژنامەنووسی و ئازادی ڕادەربڕین، ئەوە نەش پێشێلکاریە بەرامبەر بە هاوڵاتیان و وەرگران. چونکە بە ڕاگررتنی پەخشی NRT و بەداخستنی کەناڵەکە هاوڵاتیانی کوردستان بێبەش کران لەوەی کە ڕاستی و دروستی ڕووداوەکان بزانن. ڕەنگە بەشێکی زۆری هاوڵاتیان شایەتی ئەوە بدەن کە کەناڵی NRT تاکە کەناڵ بوو کە وەک خۆی وێنەکانی دەگواستەوە و هیچ پێشەکارێکیشی نەکردووە. وام بڕیارەکە دوورە لە هەموو یاساکانوە، دوورە لە هەموو عورفێکی کارپێکراو لە هەرێمی کوردستانە، دوورە لە هەموو یاسایەکی کارپێکراو لە هەرێمی کوردستانە کە هیچ دەقێکی یاسایی نییە لە کوردستانە ئاماژە بە داخستنی کەناڵ بدات. ئامادەبوانی بەڕێز نزیکەی 9 ساڵ لەمەوبەر ئێمە لە بەردەم NRT کۆنگری ڕۆژنامەنووسیمان ئەنجامدا. ئەو کات کەناڵەکەیان سووتان، ئێستا داخراوە. لە نێوان ئەم 9 ساڵەدا ڕەنگە بڵێن گۆڕانکاریەکان ئەوەیە ئێستا کەناڵ ناسووتێنن بەڵام کەناڵ دادەخەن. ئەمە گۆڕانکارێکەیە کە هەردووکی پێشێلکاری پرەنسیپەکانی ئازادی ڕۆژنامەنووسی و مافی مرۆڤ و دیموکراسیەتە کە هەرێمی کوردستان ڕۆژانە بانگەشەی بۆەکە. داخستنی NRT و پێشێلکاریەکان بۆ سەر ئازادی ڕۆژنامەنووسی خۆتان نەزانن چەندێک کاریگەری هەبووە لەسەر تەقییمکردنی کۆمەڵگەی نێودەوڵەتی، مجتەمەعی نێودەوڵەتی، ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە دنیا لەسەر مەوزوعی دیموکراسیەت لە هەرێمی کوردستان و ڕادەی تەنفیزکردن و دیفاعکردن لە مافی مرۆڤ و ئازادی لە هەرێمی کوردستان. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان تاکو ئێستا باکی بەو هەڵوێستە نێودەوڵەتیانە بەو بەیاننامە نێودەوڵەتیانە نەبووە کە ئیدانەی هەرێمی کوردستانەکەن. لە ماوەی ئەم دوو مانگە زیاتر لە 6 راپۆرتی نێودەوڵەتی هەیدانی هەرێمی کوردستانەکە لەسەر پێشێلکاریەکانی بەرامبەر بە مافی مرۆڤ، مامەڵەکردنی لەگەڵ خۆپیشاندەران و هەروەها مەوزوعی ئازادی ڕۆژنامەنووسی و مامەڵەکردنی لەگەڵ ڕۆژنامەنووسان و ئیشی ڕۆژانەیان. ئامادەبوانی بەڕێز داخستنی NRT بەشێکە سلسلەیەکە لەو پێشێلکاریانەی کە لە هەرێمی کوردستان ئەنجام ئەدرێ.
ئەم پێشێلکاریانە ڕناوەستێ سنووری بۆ دانانرێ ئەگەر بێت و هەر هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و هەر هەموو ڕۆژنامەنووسان پشتیوانی یەکتر نەبن بەداخەوە لە ماوەی یعنی 4 ڕۆژی ڕابردوو پێشتریش لە خۆپیشاندانەکانی تری شار و شارۆچکەکانی کوردستان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەڵوێستێکی ئەو تویان نەبووە تاکو ببێتە فشار لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان تەنانەت زۆرینەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بێدەنگ بوون لەسەر و پێشێلکاریانی کە بەرامبەر بە ئازادی ڕۆژنامەنووسی و ئازادی خۆپیشاندان کراوە کە لە کاتێکە هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەسەر پرەنسیبی دیفاعکردن لە ئازادی و دیفاعکردن لە مافی مرۆڤ دامەزراون بەڵام لەبەر ئەوەی ئازادیان پێشێل کراوە لەبەر ئەوەی ئازادیان نوقسانە لەبەر ئەوەی ئازادیان جێگەی گومانە هیچ هەڵوێستێکیان نەبووە بەرامبەر بەو پێشێلکاریانەی مافی مرۆڤ و دیموکراسیەت من لێرەوە داوایان لێەکەم پێیان ئەڵێم جێگەی شەرمەزاریە بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی نەک هەر کۆمەڵگەی مەدەنی کە حیزبیش بەشێکە لە کۆمەڵگەی مەدەنی لە دنیاە نابێ لەسەر پێشێلکردنی ئازادیەکان بێدەنگ بن نابێ لەسەر پێشێلکردنی مافی مرۆڤ بێدەنگ بن ئەبێ بێن و ببێ بە هەڵوێست هەموو ڕێکخرا هەموو حیزبەکانی کوردستان لە ناو پەیڕە و پرۆگرامیانە دیفاع لە ئازادی ڕۆژنامەنووسیەکەن بەڵام کە پێشێلکاریە بێ چەند حیزبێکی دیاری کراو کەم هەڵوێست وەرەگرن چۆرە سەرم جادەیە عەرەبانەیەکی خۆراک فرۆشتن لەفە ئەگە بیانێ دای خەنینزاریەکەن پێش ڕۆژێ ئەڵێ کاکە مۆزوعەکە دوایە شوێنەکەت خراپە خواردنت وا خراپ فرۆشتەوە عەرەبانەیەک دوکانێکی بچووک دەستگایەکی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان داخرێ وەزارەتی ڕۆشنبیری سەقافەی لیژنەیەکی چاودێری خۆراکی نییە لە کە پێیان بڵێ کاکەیان ئێوە پێشێلکاری ئەو مادایانەتان کردوە لەبەرەوە ئێمە ئاگادارتانەکەن بێت چەند جارێ ئاگادارکردن بە پێی یاسا ئەنجا تۆ بچی کەناڵ داخی داخستنی کەناڵ هەروە گاڵتە نییە کاکە ئەوەی ئەمڕۆ ئەگوزەرێ لە داخستنی کەناڵەکانی NRT پشڕاستکردنەوەی ئەو حەقیقەتەیە کە چەند ساڵێکە ئێمەمانان دەڵێن کە لە هەرێمی کوردستانە پەراوێزێکی ئارایشکراوی دیموکراسی هەیە نەک دیموکراسیەتی مانادار و جەوهەردار و ڕاستەقینە کەواتە ئەوەندە تۆ ئازادی ئەوە نەبووت هەیە قسە بکەی تا زیان لەسەر من دروست ناکەی کوردواتەنی هەر کاتێک زیانت بۆ پەزەکانی من بوو ئەبێ دەمت داخم ئەبێ ڕێگەی ئاخاوتن و قسەکردنت لێ ببڕم دووەم ئەمەی ئەمڕۆ ڕوویداوە لە داخستنی کەناڵەکانی NRT پێچەوانەی هەموو بڕگە و مادەکانی دەستورە و یاسا بەرکارەکانی هەرێمە و ئیجرایەکی سیاسیە نەک یاسایی ئەگەر ئەبێ یاسا جارە بڕوە قاچاقچێتی خاڵە سنووریەکان ملاحەقە بکە بە دوایە بچێ ئەبێ یاسا بڕوە بە دوای موچە دزراوەکانی خەڵکە موچە بە ناو پاشەکاوت کراوەکان و لێبڕاوەکانی خەڵکە ئەبێ بڕوا بە دوای ئەو هەموو کەسەی کە فەرمانی گرتنی بۆ دەرچووە بەڵام خۆی لەسەروی یاساوە ئەبینێتەوانێ و دوو حیزبە باڵا داستەکەی کوردستان ئەم شەق شێنانیان لە گیانی ڕۆژنامەنووسان و خۆپیشاندەران بەرداوە ئەمەی کا گوزەرێ هەمووی یەک ئەڵقەیە خۆشەویستەکان چه ئەوانەی لە دهۆک کە ڕۆژنامەنووسان و هەروەها چالاکوانان دەگیرێن چه ئەوەی کە پەرلەمان ناوێرێ خۆی لە قەرەی کۆبوونەوەیەک بدا کە باسی ئازادی بێ کە باسی موچە بێ کە باسی قوتی خەڵک بێ کە باسی قاچاقچێتی خاڵە سنووریەکان بێت چه ئەوەی لە سلێمانی لە ڕۆژانی پێشوا بینیمان کە خۆپیشاندانی مەدەنیانە و هاواری مەزڵومانەی مامۆستایانی ناڕازی و موچە خۆرانیان بە زەبری ئاگر و ئاسن کپ کرد کانی گازی فرمێسکڕێش کە لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەمانە مەترسیدارن و قەدەغەکراون هەموو ئەمانە ئەوەی کە ئەمڕۆ لێن ئارتیش ڕوویدا بەڵگەی ئەوەیە کە یەک ئەڵقەیە ئەمە پێمان وا بوو دەسەڵاتدارانی هەرێم بە خۆیانە ئەچنەوانێ لەم کاتەیە کە میلەت لە چڵەپۆپەی نیگەرانیایە کە لە لێواری تەقینەوەیە دۆخی هەرێمی کوردستان کە مەترسی بۆ سەر قەوارەکەش دروست بووە بەڵام نەک هەر بە خۆیانە ناسنەوانێ بەڵکو بەداخەوە مەغرورن بەم هێزی چەکدارە بەم پارە دزراوەی خەڵکی کوردستان بەم پشتیوانیە ئیقلیمیەی داگیرکەرانی کوردستان ئەم شۆڕژێڕانەی دوێنێ بوونە جەلادی ئەمڕۆی میلەتی خۆیان
لە جیاتی بەخۆ داچوونەوە تەماشاکەین ڕێکاری ئەمری و هێز بەکار ئەهێنن بۆ گیانی میلەتی خۆیان بۆ ڕۆژنامەنووسێک کە تەنها قسەکردنی هەیە. ئەمانە شۆڕژگەڕەکانی دوێنێ لەبەرەی ڕێکخراوی ڕزگاری خوازی فەلەستین بوون و دژی حکوومەتی ئیسرائیل و کیانی زایۆنی قسەیان نەکرد، بەڵام بەقەدەر هەموو تەمەنی حکومڕانیان 28 ساڵی حکومرانیان بەقەدەر یەک ڕۆژی دەوڵەتی ئیسرائیل بڕوایان بە ئازادی ڕادەربڕین یەکە ڕۆژانە لە چێشمەچێش و سیراعی نێوان فەلەستینی و ئیسرائیلیەکانە ڕووداوەکان نەخڵەکرێن بۆ بەرچاوی هەموو دنیا. بۆیە ئەم جۆرە ڕێکارانە نەک تەمەنی دەسەڵات درێژ ناکاتەوانێ، بەڵکو ڕقی پەنگ خواردووی گەنجانی بێ ئیش و موچەخۆران و خانەنشینانی پارە لێدزرا و ڕاگەاندنکارانی تونکردوو لە زیندان، هەموو ئەمانە ئەم ڕقە پەنگ خواردنەوە زیاتر ئەکات و فریای دەسەڵاتدارانی هەرێم ناکەوێ و ڕۆژ بە ڕۆژ ئەو ئیدعا و مۆراڵە شۆڕژێڕەی کە بانگەشەی بۆ ئەکەن ئەکەوێتە ژێر پرسیاری جدیەوانێ کە ئەوان ئەم خەباتیان بۆ چی کرد، بۆ مانەوەی خۆیان، بۆ قەڵەوکردن و دابەستەکردنی نەوەکانیان مناڵەکانیان، نەک بۆ ئازارکردنی میلەتێک لە ڕاستیەکە ئەمڕۆ سەرەتاییترین ماف ئەوەیە کە تۆ ترسی ئێمە ڕۆژنامە نووسان و میدیاکاران تەنها لەوە نییە کە کەناڵی نارتی داخراوە قوفڵی لێدراوە، ترسی ئێمە لەو عقلێتەیە کە لەو لە ڕۆژنامە نووس ئەم دیو دەکا و لەم لا کەناڵی فەزایی و کەناڵی ڕاگەیاندن ئاوت دەکا، لەو لا ڕۆژنامە نووس و میدیاکار و چالاکانە کاتە کونجی زیندانەوە و لەم لا میدیا ئەسووتێنێ و قوفڵ لە دەرگای میدیادا. ئەگەر مەسەلەکە یاساییە و بڕیاری یاساییە، یاسا چۆن لە کاتژمێر 2-3 شەوە جێبەجێکرێ، بۆ بە ڕۆژی ڕووناک جێبەجێ ناکەن. ئەگەر مەسەلەکە یاساییە بۆ بە ڕۆژی ڕووناک جێبەجێ ناکەن. خاڵی سەرەکی و جەوهەری ئەوەیە ئەو بڕیاری لە منتیقەیە دەرکراوە، ئەو بڕیاری لەم ناوچەیە دەرکراوە، یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لێ بەرپرسن. ئەوەی بەرپرسە لە بەرتەسەکردنەوەی ئازادی ڕۆژنامەگەری لەم منتیقەیە و لەم ناوچەیە. خۆمان باشە زانین دەسەڵاتی ئیداری، دەسەڵاتی باڵای ئیداری لەم ناوچەیە بەرپرسێکە کە دکتۆرای لە ڕاگەیاندن هەیە و لەگەڵ ئێمە ڕۆژانێک ڕۆژنامە نووس بووە، بۆ بێدەنگە لەم دۆخە لە داخستنی کەناڵێکی ڕاگەیاندن. حزبێک کە بەرپرسانی بانگەشەی ئازادی ڕادەربڕی نەکەن، یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بێدەنگە ئەوەی لە واقعا ڕووەدا